Be here today as we remember those who lost their lives in the Anfal. خوشکان و برایان ئەمڕۆ خۆشحاڵم و شەرەفێکی گەورەیە کە لە خزمەت کە سوکاریان فالکراوانە لەم بۆنەیەدا. Those events are a tragedy on an unimaginable scale, and it is quite right to describe those killings as a genocide. ئەوەی کە ڕوویداوە و بەسەرم گەلەیە هاتووە لە ناوبردنیان بەڕاستی بەمانە جینۆسایدە. 200,000 people were killed simply for being Kurdish. نزیکەی 200,000 خەڵک کوژران تەنها لەبەر ئەوەی کە کورد بوون. In 2013, the British government recognised the Anfal as a genocide. لە ساڵی 2013 حکوومەتی بریتانیا ئەنفالی وەکو جینۆساید ناساند. This is a welcome step, but the British government did not say sorry for their role in the Anfal, and they have failed to learn the lessons of history. ئەمە هەنگاوێکی باش و پێشوازی لێکراوە کە بە جینۆساید ناسەنراوە، بەڵام ئەوەی کە داخە تا ئێستا داوای لێبوردن نەکراوە. ئەمە ژواکە کە ئێمە وانە لە مێژومانەوە فێر نەبین. Britain was the first country to use chemical weapons against the Kurds when Winston Churchill dropped bombs on them in northern Iraq. بریتانیا یەکەم وڵاتە کە چەکی کیمیایی کورد بەکارهێناوە وێستن چەرچڵ بۆمبارانی کردووە. And shamefully, Britain traded millions in arms to Saddam Hussein, including chemical weapons, whilst propping up the Ba'athist regime. بریتانیا بای ملیۆنان بازرگانی کردووە بە چەکەوە لەگەڵ حکوومەتی ڕژێمی باس. Then Prime Minister Margaret Thatcher warned against criticising Saddam Hussein, despite knowing the atrocities that were committed against the Kurdish people, as she put profit above the lives of people. سەرۆکوەزیرانی ئەو کاتی بریتانیا کە مارگرێت بوو هەموو شتێکی دەزانی دەربارەی ڕووداوانەی کە بەسەر گەلی کووردا هاتن، بەڵام هەرگیز دەنگی هەڵ نەبڕی دەربارەی ڕژێمەکەی سەدام. And today, Britain and the West continue to support the modern-day Saddam Hussein, Turkey's Recep Tayyip Erdogan, who continues the attempted genocide of the Kurdish people. بەداخەوە ئەمڕۆ بریتانیا و وڵاتانی تر لەسەر پشتگیریکردنی هەمان عەقڵێتەکانی سەدام حوسێن بەردەوامن، وەکو ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان کە ئێستا جینۆساید دژبەگەلی کورد ئەنجام دەدات. The international community bears a great responsibility for the crimes committed against the Kurdish people. وە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرپرسیارەتێکی گەورەیە کەوێتە ئەستۆ دەربارەی ئەو هەموو تاوانەی کە دەرحەق بەگەلی کورد کراوە. 33 years later, the struggle for justice continues, but we will hold those accountable to justice. لە 33 ساڵی داهاتووشدا ئێمە بێ بەردەوام بین لە پێناو چەسپاندنی دادپەروەری. It is not through governments, but the bonds between people where humanity is found. نەک تەنها لە نێوان حکوومەتەکانە یا ئەرکی حکوومەتەکان، بەڵکو لە نێوان خەڵکەکانە، خەڵکی وڵاتەکانە هەمومانە ئەبێ بۆندێک و پەیوەندیەک دروست بکەین بۆ دەستەبەرکردنی ئەو دادپەروەریە. We are here to strengthen those bonds of friendship. ئێمە لێرەین تاوەکو ئەو پەیوەندی هاوڕێتیمان بەهێز بکەین. We are here to listen to your stories and be part of the collective memory of the Anfal and ensure that the genocide of the Kurds is not forgotten. ئێمە لێرەین تاوەکو گوێمان لەو چیرۆکە مەرگە ساتانەی ئەنفال بێ، تاوەکو هەموو یادەوەریەکانی کەسانی کە سوکاریان فالکراوان کۆ بکەینەوە وەکو یادەوەریەک لە بیر و هزرمانە بیخەینە ڕووبی هێڵینەوە. It is us, the people, that will hold our governments to account for their actions. ئەوە خەڵکە پێویستە حکوومەتەکان ناچار بکات کە بێنە سەر ئەم ڕێگایە. And we stand side by side and build a future free from war, death and destruction. ئێمە و من هاوشان لەگەڵ ئێوە دەوەستم لە پێناو گیانێکی ئازاد لە چەکی کۆکوژ. The Anfal should stand as a warning to the world. ئەنفال پێویستە وەکو ئاگادارکەرەوەیەک بە جیهان بگەیەنرێت. The cause of the Kurds is the cause of humanity. و کێشەی کورد، قەزەی کورد، قەزەی هەموو جیهانە. Today we pay our respects. Today we remember
And today we say never again. ئەمڕۆ لێرەین تاوەکو ڕێزی خۆمان دەرببڕین تاوەکو خۆشەویستی خۆمان دەربڕین بۆ ئەوەی جارێکی تر ئەم کارەساتە دووبارە نەبێتەوە.